بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان لەگەڵ هاتنی مانگی ڕەمەزان نرخی مادە خۆراکیەکان لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بەرز بۆتەوە ئەمەش بارگرانیەکی دیکەی بۆ هاوڵاتیانی کوردستان دروست کردووە. مانگی ڕەمەزان ئەمساڵ لە کاتێکدا هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە قەیرانێکی سەختدا ژیان بەڕێ دەکەن و نرخی شتومەک و مادە خۆراکیەکانیش سەرڕای بێموچەیی بەرز بۆتەوە. بە میواندارێک لە بەڕێزان بەختیار عەبدوڕەحمان قایمقامی سلێمانی، هەروە دکتۆر خالید حەیدەر مامۆستای زانکۆ پسپۆڕ یابرووی لە ستۆدیۆی سەرەکی، هەروە لە شاری هەولێر و عەباس محەممەد ئەندامی ئەنجومەنی پارێزگای هەولێر تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبینین. لەگەڵ هاتنی مانگی ڕەمەزان نرخی مادە خۆراکیەکان لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بەرز بۆتەوە. ئەمەش بارگرانیەکی دیکەی بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان دروست کردووە. مانگی ڕەمەزانی ئەمساڵ لە کاتێکدا هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە قەیرانێکی دارایی سەختدا ژیان بەڕێ دەکەن. وێڕایەوەی قەیرانی سیاسی هەرێم و کەمی ئەو کارەبا بارگرانیەکی تری بۆ هاوڵاتیانی هەرێم دروست کردووە. ساڵانە لەگەڵ هاتنی ڕەمەزان و بۆنەکان لە ڕاستەوخۆ نرخی کەلوپەل و مادە خۆراکیەکان لە بازاڕەکانی هەرێم بەرز دەبێتەوە. حکوومەتی هەرێمیش نەیتوانیوە کۆنتڕۆڵی بەرزبوونەوەی نرخ بکات و هەوڵەکانی لەم بارەیەوە لە ئاستی پێویستنین و سزای توندی ئەو کەسانە نەدراوە کە لە پشت خۆرەخکاری بازاڕەوەن. بەشێکی گرانی نرخی شتومەک لە بازاڕەکان دەگەڕێتەوە بۆ ئەوەی هاوڵاتیان لە ڕەمەزاندا بەلێشە و لە بازاڕەکان دەکەن. ئەمە شوای کردووە ژمارەیەک فرۆشیار و بازرگان ئەو هەلە بخۆزنەوە بۆ خۆرەخکاریکردن. هەرچەندە حکوومەتی هەرێم لە شارەکاندا لیژنەی چاودێری بازاڕی پێکهێناوە، بەڵام نەتوانراوە دیاردەی بەرزبوونەوەی نرخ چارەسەر بکرێت. هەرێمی کوردستان بۆ پێداویستیا خۆراکیەکانی زیاتر لە 80 مادە خۆراکیەکان لە دەرەوە هاوردە دەکات و هەر بەرزبوونەوەیەکی نرخی دۆلاریش کاریگەری دەبێت لە سەر بەرزبوونەوەی شتومەک، بەمەش هاوڵاتیان زیانمەندی یەکەمن. ماوەی 2 ساڵە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە قەیرانێکی دارایی سەختدان. حکوومەتی هەرێمیش نیوەموچەی فەرمانبەران نادات. بەم هۆیەشەوە گیرفانی موچەخۆران بەتاڵە، بەڵام سەرڕای ئەو بێموچەیە نرخی شتومەک لە بازاڕەکانی هەرێم بەرزە و نزم نەبووتەوە. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان، سوپاس بۆ میوانەکان و سوپاس بۆ ئامادەبوونتان. کاک بەختیارێکگەل لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. ئێوەکو قایمقامەت ئامادەکاریەکتان کردووە بۆ مانگی ڕەمەزان، دواتر قسە لەسەر چاودێری بازاڕەکەین. بەڵێ ئەمە لیژنەی ئامادەکاری بۆ ڕەمەزان هەموو پێش ڕەمەزانێک بە چەند ڕۆژێک کۆ بینەوە پێش هاتنی مانگی ڕەمەزان و بۆ جەژنیش ئامادەکاریەکەین چەند ڕۆژێک پێش جەژن. ئێمە کۆبوونەوەی لیژنە تایبەتمەندەکانی ئێمە بە لیژنەی ئەمنیشەوە پێنجشەمەی هەفتەی ڕابردوو کۆبووینەوە. لەویا چەند بڕیارێکمان دەرکرد سەبارەت بۆ ڕێنمونیانی چ لە وەزارەتی ئەوقافەوە هاتووە و چ لە ڕێنمونێک تایبەتمەندەکانی مانگی ڕەمەزان کە لە ئەنجومەنی وەزیرانەوە دەرچووە. ئێمە ساڵانە لایەنە پەیوەندیدارەکانی لیژنە هاوبەشەکانی قایمقامەتی سلێمانی لەگەڵ سەرجەم لایەنە پەیوەندیدارەکانی وەکو ئاسایشی ئابووری، وەکو بەڕێوەبەرێتی چاودێری بازرگانی سلێمانی و سەرجەم لایەنەکانی تری گەشت و گوزار بەرنامەی تایبەت بە مانگی ڕەمەزان داڕێژین و دواتر هەوڵەدەین بە پێی پلانێکی دیاریکرا و جێبەجێ بکەین. بۆ مانگە چاودێریکردنی نرخ ئێمە نرخی پێش ڕەمەزانمان وەرگرتووە، هەموو ڕۆژان نرخەکانمان بۆ دێ لەلایەن بەڕێوەبەرێتی چاودێریەوە و لیژنە هاوبەشەکانی ژنوێنەری چاودێری بازرگانیشی تایە. من ئەمڕۆ پێشەوەی بێمە بەرنامەکەەوە کە پرسیارم لە بەڕێوەبەری بازرگانی سلێمانی کرد، ئەو بەرزبوونەوەی نرخی کە ئیدعای بۆ کرێ لە ناو بازاڕەکانە بەرز بوێتەوە بۆ ڕێژەیە نییە، هەر بەو ڕێژەیە کە پێش ڕەمەزان بە هۆی بەرزبوونەوەی نرخی دۆلارەوە نرخی کاڵاکان بەرز بوونەتەوە بە پێچەوانەوە. ناو سنتەر هەنێ ئاڵە و گۆڕ و بەرز و نزمی نرخی تایە، بەڵام لە زۆربەی سوپەرمارکێتەکان و لە زۆربەی شوێنەکانە هەرزان بازار ڕاگەێنراوە. ئەگەر ئێوە متابعی بکەن نرخ دابەزێنراوە بە پێچەوانی ئەوەی کە ڕەمەزان پێش ڕەمەزان هەبووە، ئێستا شتێک هاتوونەتە خوارەوە. بەڵام خۆمان ئەوە ئەزانین کە لە ڕەمەزانە خواستێکی زۆر لەسەر خۆراک و موادە خۆراکیەکان بە تایبەتی لەلایەن ڕۆژوانان و لەلایەن هاوڵاتیانەوە دروست دەبێت. ئەم حاڵەتەش
حاڵەتێکیکە بە دواخوایانە کە ئەوەیە هەندێک کەس چاوچنۆچەکەن لە بەرامبەر ئەوەیە کە خواز لەسەر کاڵاکان زۆرە بێ نرخی کاڵەکانیان بەرزکەنەوە. ئێمە چاودێریی توندی ناو بازاڕەکەنەوە سزای توندیشمان هەیە بۆیان سزاکان سزای مادین سزای داخستنی شوێنەکانیانە شوێنی کارکردنەکانیانە حتا ئەگەر پێشینەی هەبێ لای ئێمە بە پێ ئەو ڕێنمایانی کە لای ئێمە هەیە پێشینە مەبەستمەوەی کە دێتە لە ژنەکانی قایم قامێتی سلێمانیەوە بەو معلومات و زانیارانی کە لایەن بەڕێوەبەرەتی چاودێری بازرگانیەوە بۆ ئێمە زای دەنیژنە هاوبەشەکانی خۆمان بەشی یاسامان هەیەدین بە بەشی یاساگەر پێشینەی سەرپێچیکردنی نرخی هەبووێ جاری یەکەم و دووەمە یین بە دادگا و جاری سێەم ئەگەر دادگا بڕیاری لەسەردا کە زۆر جار بڕیاری لەسەرداوە نمونی واشمان هەیە بێجگە لە ڕەمەزانیش لە کاتی حاڵەتەکانی پێش ڕەمەزانیشە و مۆڵەتی کارکردن ئەو شێوەی لێ کەوتەکە بەختەر تۆ پێ دوایە کە بەرزبوونی نرخ ئەگەر بەرزیش بوێتەوە یعنی پەیوەندی بە بەرزبوون نرخی دۆلارەوەیە تاوەی کە پەیوەندی بە هاتنی مانگی ڕەمەزانەوە نییە کە زۆر وڵاتیان ئێمە پێی نرخانەی هەمان بۆلەوەتی دۆلار چۆتە 129 دینار و چێتە 27 و ئەوانە ینی بۆ 100 دۆلاری ئەمریکی نرخ جوڵانەوەیکی بەخۆی و بینی بوو چکەمە ڕۆژانە نرخمان بۆیە بەڵام بەو دەرەجەیە قەفزەی کردبێ لە ئێستاە شتیوانە تاک خەڵکەیە بەس دیاردەیەکی گشتی نیە بەڕاستی هەیە فرسە دێنێ ئەمە چاودێری زۆر ورد و توندیانەکەی داواش لە هاوڵاتیانەکەین کەونە ڕوونەکەنە بازارڕەکانی زیاد لە پێویستی خۆیان شت نەکردن ئەوەنە خواز لەسەر خۆراک چاوچنۆکی خەڵکی تەیەکەوێ بەڕاستیگرم و لای بەرز ئێکای تۆرگە بێمە لای بەڕێزت ئەنی تۆ پێ دوایەمە لە بازارەکانی هەرێمی کوردستان سیستەمێکی بازرگانی تەندروستمان هەیە بۆ مەسەلەی بازار یان ئەو مادە و کەلوپەلانەی کە لە دەرەوە هاوردە دەکرێن؟ بەڵێ سەرتا زۆر سپاسانەکەم بە ناوی خۆی بەخشندەی مەهرەبان خۆی بە تاکید ئەوەی ئەگوزارە لە بازارەکانی هەرێمی کوردستان ئەگەر باسی شاری سلێمانی بکەین بە تایبەت ئەگەر هەر بەڕێزێک ڕوو بکاتە کڕیارێک ڕوو بکاتە بازاری لای محکەمەی کۆن بۆ نمونە هەستەکە بەوەی کە بۆ نمونە جۆرێک لە ڕاکابەری و منافەسە هەیە ئەموای لێ کردووە فعلەن نرخی ئەو شوێنە ئەو بازارە جیاواز بێ لەوەی کە لە گەڕەکەەکانی تر هەیە بۆیە ئەگەر بمانەوێ وا باس بکەین کە ئایا ئەو شوێنە ڕکابەرێکی تەندروستی تایە تەسەوڕەکەم بڵێ ئەو ڕکابەری ئەو منافەسەی تایە و بە بەراوردکردن بە شوێنەکانی تر لە گەڕەکەەکان بۆ نمونە ئەوەش مافی خۆیان دوکانداران کە تۆزێک تێچووی گواستنەوە بخەنە سەر بابەتەکە تۆزێک گرانتر بفرۆشترێت بەس ئەوە نابێتەوەی مای ئێمە وەکو ئوستاز فەرمووی لێرە کە ئێمە بۆ نمونە ئەوەندە سارەکە جیاواز بێ نرخەکە جیاواز بێ لەبەرەوەی تۆ بەڕێزت ڕاست دۆلار زیادە کە بەڵام بەو ڕێژەیە زیادی نەکردووە کە من بۆ نمونە لە هەر بابەتێک 500 دینار یان 1000 دینار بۆ یەکیەکە گرانی بکەم تەسەورەکەم وەکو لە خزمەتی ژناتان ڕوون کردەوە بنەماکانی بازاری ڕکابەری و منافەسە لە چەند شوێنێک هەیە لە بازاری محکەمەی کۆن و کوتمەن لە شاری سلێمانی لە پارێزگاکانی تریش بەتاکید لە هەولێر و لە دهۆکیش هەیەروەها وەکو بەڕێزیان فەرموویان لە هەمان ینی لە مانگی ڕەمەزانی پیرۆز و لە کاتەکانی تریش هەفتە بازار هەیە بۆ نمونە لە سەرەتای شاری سلێمانی لە کۆتایی لە نهایەتی شاری سلێمانی پێشەوەی جەنابەت دەربچی لە شاری سلێمانی ئەوە هەیە ئەمە وای لەکە کە تۆ جەنابەت ئەگەر سیارەمان پێ بێ بتوانین سیاباهین بکەین بە سەردانی ئەو شوێنانە بکەین تۆزێک لە بابەتەکان یعنی وەکو نرخون کەمتر دەستمانەکەوێت بەڵام بەگشتی ئێستا جەنابتان ئەزانانی مەرە قەیرانی داراییەن هاوڵاتیان ناتوانن بە ئاسایی بگەن ئەو شوێنانە لەبەرەوەی سیارەیان پێ نیە لەوانەیە کرێی هاتشۆکردنیان پێ نەبێ فەرمانبەر زیاتر ئەو موچەیە کە بەشێک لە موچەکە وەرەگرێ بەهۆی سیستمی پاشەکەوتکردنی زۆرە ملەکە پێڕەو کراوە پەسەند کراوە والێ کردووە کە ئەو بڕەپارەیە کەمتر بێت ئەمە بە تاکید والێ کردووە داهاتی حەقیقی کە بریتە لە یاخود ڕاستەقینە بریتە لەو شمەک و خزمەت گوزاریە کە من ئەتوانم بە داهاتە نەقدیەکە بیکڕم دابەزیوە بەهۆی دووە کارەوە یەکەم داهاتە نەقدیەکە بڕەموچەکەی کە وەریەگرین ئەو بەشە موچەیە زۆر کەمی کردووە ئەوە یەک دوو ئاستی نرخ بەهۆی ئەوەی کە ئێمە ئەبێ بزانین بازارەکانی یاریمی کوردستان ئەو بابەتانەی خراونەتە ڕوو پێکهاتوون لە دوو بەشی یەکەم کە 1985 هاوردەکراوە لە دەرەوە و بە تایبەت لە بواری خواردەمەنیە و 150 هی خۆمانە واتە لە 1985ەکە پشتە بەستە وەکو بەڕێزیان ئوستاز فەرمووی کە چیمان هەیە نرخی دۆلار زیادەکە و کەمەکات
و سێرەکەی جەنابەت شتومەک زیادەکە و کەمەکات هەرچەند ئێمە لە زیادبوون عادەتە لە کەمبوون نییە نرخەکان بۆیە کە سێرەکەی نرخی دۆلار کە بوو بە 132 نرخی شتومەک زیادەکە بۆ لەبەرەوە ئێمە 185 لە پێداویستەکانی ناوخۆ لە دەرەوە هاوردەکرێ بۆیە زۆر سروشتیە کە ئەو 185ەکە ڕنگدانەوەکەی خۆی لە بازارەکانی خۆمان لە نرخەکان ببینێتەوە بەو شێوازە بۆیە لێرە ئێمە ئەبێ ئاگامان لە یەکشت بێ کە کەمتر سەردانی بازار بکەین ینی سەرەتای مانگی ڕەمەزان پێش مانگی ڕەمەزانی پیرۆزنەتەن ئەزانن خەڵک ئەڵێ بۆ 2 ڕۆژ 3 ڕۆژ 4 ڕۆژ لە ڕەمەزان من پێش ئەوە شتومەک بکڕم لەبەرەوەی ئەو سەرەتای مانگی ڕەمەزانی پیرۆزە لەوانەیە ئینسان ئەوەندە هێزی نەبێ بچێت سەردانی بازارەکان بکات بۆیە لە سەرەتاوە خواستێک دروست ئەبێ بەڵام ئایا ئەم خواستە وەلیەکە کە نرخ ئەوەندە زیاد بکە نەخێر بۆ چوونی من ئێستا بەهۆی ئەو ڕکابەریە هەیە کە فرۆشیاران هەوڵەدان شتی زۆرتر بفرۆشن و پارێکی زیاتریان دەست بکەوێ پارەکە زیاتر مەبەستن فرۆشتنەکە زیاتر بێ نەک بە نرخێکی زیاتر فعلەن بۆ نمونە من ئەم ڕۆژانە سەردانی بازاری محکەمەی کۆنم کرد بینیم نرخەکان زۆر جیاوازە لەوەی کە لە گەڕەکەکان هەیە یعنی تۆ جەنابەت کیلۆی بابەتێک ئەکڕی بە 500 دینار سێرەکەی لە بازاری محکەمەی کۆن سەرەکەی بەڕێستان لە گەڕەکەکان بە 1000 دینارە یان بە 750 واتە ئەگەر من بتوانم 4-5 بابەت بکڕم هەر بابەتێک 2 کیلۆ 3 کیلۆ بێەوە فەرقێکی زۆر بۆ بەڵام ئێستا گرانیەکی شاراوە نیە لە بازارەکان هەرێمی کوردستاندا بە هاوڵاتیان گرانیەکی شاراوە نییە بۆ شاراوە گرانیکە هەیە شاراوە نیە و دیارە و زۆر دەرکەوتەوە زۆر دیارە شاراوە نیە نەخێر لەبەرەوەی جەنابەت ئەبینی نرخی دۆلار لە 122,000 دینار $100 122,000 دینار ئێستا بۆتە 130,000 دینار واتە من جاران وەکو بازرگان لەبەر وتمان 185 شتەکان من لە دەرەوە دێت من جاران 122,000 ئەدا بۆ $100 کە شت لە دەرەوە بێنم ئێستا بێ 130,000 دینار بدەم واتە 8,000 دینار زیاتر ئەدەم بۆ کڕینی هەمان ئەو گەڵایە کە پێشتر ئەم کڕی باش ئەم گەڵایە چێ بۆ کوێ ئەچێ بۆ کڕینی شتومەک لە دەرەوە هاوردەکردن گرانە بێت دواتر دەگەڕێمەوە لە هەردوو بەڕستان کاک عەباس ئەگەر بینین لە بەڕێز زۆر سپاس بۆ ئامادەبوونت باز لە دۆخی نرخی بازار و نرخی شتومەک بکەین لە پارێزگای هەولێر ئێستا دۆخەکە لەوێ چۆنەوە ئایا بۆ هاتنی ڕەمەزان ئەوەندەی کە بەڕێستان براچوتان کرد بێت نرخی شتومەک لە هەولێر بەرز بۆتەوە بەناوی خوای گەورە میرەبان پێشەشی ڕێوسڵاوم بۆ زەنابتان و بۆ میوانە بەڕێزەکانیش و مانجی ڕەمەزانی پیرۆز لە هەمولایەک پیرۆزەکەم حقیقەتەن ئەو دۆخەی کە بەڕێزان میوانەکانت باسییان کرد هەر تایبەت نییە بە شارێک بە سلێمانی بێ خودت بە هەولێریە بە دهۆک لە هەرێمی کوردستان بەگشتی لە یاد و بۆنەکان بە تایبەتی لە جەژن و لە مانجی ڕەمەزانە کۆمەڵێک شت ڕوبەڕووی هاوڵاتیان دەبێتەوە بۆ چەند هۆکارێک دەگەڕێتەوە یەک لەو شتانەی کە ڕوبەڕووی خەڵک دەبێتەوە مەسەلەی قسەکردنە لەسەر بازار ئەخۆ بازار گران بووە یاخود قۆڕەکاری ڕوویداوە نرخ بەرز بۆتەوە ئەمانە بەڕاستی قسە و باسێکن زۆر هەڵدەگرێتن دەتوانم بەڵام ساڵانە دووبارە دەبێتەوە شتێک نییە نوێ بێ تایبەت بێ بەم شێوازانە ئەم بەڕێزانە هەندشتیان ئاماژە پێکرد من نامێ بەڕاستی بێمەوە سەری لەسەر ئەوەی کە خواز زۆرە هەمومان دەزانین کاتێکەوە گرانیەک لە بازاڕە یاخود گۆڕانکاریەک و جوولێک لە بازار ڕوودەدا چەندەوە کارێکی هەیە یەک لەوانە مەسەلەن هەڵبەزین و دابەزینی دراوە یاخود خواست لەسەر کەلوپەل و شتومەکەکان و بەرهەمی خۆماڵیش تاڕادەیەکی زۆر دەوریەیە وەکو جەنابی دکتۆر ئاماژەی پێکرد ئێمە تاوەکو ئێستاکە زیاتر لە 180 بەرهەمەکانی کە دێتە ناو وڵات هەر هەمووی بەرهەمی بیانین و کەمترین بەرهەمی خۆمانەیە پارێزگای هەولێریش بەدەر نیە لە پارێزگاکانی تر لەوەی کا ڕوبەڕووی ئەم دەتوانم بڵێم تەشویشەی بازار دەبێتەوە من بە دیوێکی تر شتەکان دەخوێنمەوە بەوەی کە بەڕاستی من وا نابینم بازار گران بوو بێ تو کە بازار دەبینی چەند شتێک بە دەتوانم بڵێم بە ڕێژە بە پەنجەی دەست دەبینی کاتێک گە گرانبوونی بەسەردادێ مەسەلەکە ئەوەیە خواست بە ڕێژەیەکی زۆر لە کاتێکی مەحدوددا کە لە مانجگەیشی وەکو مانجی ڕەمەزانە هەمومان دەزانین هاوڵاتیان بە شێوەیەکی ئێجگار بەربڵاو ڕوو لە بازارەکان دەکەن هەندێک تایبەتمەندی هەیە بەوەی کەوا لە کاتی کڕینە هەموو شتێک نا بەڵکو چەند شتێکی دیاریکرا و خواردەمەنی سەرەتاییەکانی کە ڕۆژانە خەڵک پێویستیەتی پێێتی لەوانە مەسەلەن برنج ڕۆن معزوونی تەماتە ئەمانە بەڕاستی دەبینین جوولەیەکی زۆر خێرای پێ یعنی دروست بووە لە ناو بازارە
بۆی هاوڵاتیەک تەنانەت لە یەکەم ڕۆژی ڕەمەزان یاخود 2 ڕۆژ بەر لە ڕەمەزان دەچێت بە کاملی ئەم مانگە دەکڕێت لە بازار کاتێک ئەو خواستە زۆرە لەسەر زۆرێک لە برنج دروستە بێ برنج لە بازارە ئێزگار لەم زۆریان کەم دەکاتن و ئەو کاتی نرخێکی بەسیط دێتە سەر برنج ئەمە لەلایەک ینی بەڕاستی ئەو کارەکەوەیە کە خەڵک زۆر جاران ئەم شتە دروستەکاتن بە دوای ڕەمەزانە تەماشا دەکەین وەزعەکان ئاسایی دەبێتەوە یان ئێستا ئێمە بەرەبەری جێژن دیسان هەمان مەوزوع دێتەوە گۆڕە و قسە و باسی لەسەر دەکرێت بەرەبەری جێژنە و قەیران دروستە بێنە بە بڕای من ئەو ڕۆشتێکیشم دابەزاند لە پیجەکەی خۆمە لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک باسی ئەوە دەکەم دەڵێم زۆر جاران خەڵکی ئێمە پەنا دەباتە بۆ بازرگان و دوکاندارەکان دەڵێن ڕەمەزانە و مسلمانە چۆن دەبێت شت گران بکە بەڵام من بە پێچەوانەوەی دەبینم بەڕاستی من ناڵێم بازرگانی قۆڕخکار و ئیستیغلال نییە بەڵێ هەیە بەڵام بەو شێوازە ڕەهایەش نییە ئێمە هەموو شتەکان بخەینە سەرشانی ئەوان ئەوە خۆمانین بۆ نمونە سەیریکە میلەتی ئێمە ساڵ 1,000 نۆرە لەسەر کڕینی تووشی دەگرێت لە مانجی ڕەمەزانە وەکو سنەتی خورماکەی لێ هاتووە یعنی ئێمە وامان لێ هاتووە لەسەر تورشی لەسەر برنج لەسەر شەربەت هەمووی نۆرەگرتنی لەسەرە لەم 100 ڕۆژێ باشە ئەمە مخواستە لەسەر بێ حتمیان کەسانی ئیستیغلالی شەیە وا دەکاتن بازارەکە تاڕادەیەک ئیستیغلالەکاتن ئەمە لەلایەکی تر بۆ خەڵک پێی وایە بە 500 دینارێک کاتێک کە گرانی لەسەر برنجێک یاخود لەسەر تەڕەیەک یاخود لەسەر شتێک دروستە بێتن پێی وایە گرانە بە بڕوای من ئەمە مەسەلەکە پەیوەندی بەوە نییە کەوە بازار گران بووە نەخێر ئەگەر بە بەراوردی بکەین بە 2 ساڵ بەر لە ئێستا خۆ هەمان کێشە هەبوو بەڵام بۆ خەڵکی دەنجی لێو نەدات هۆکارەکەی عیبەکە لە جیرفانی خەڵکە یعنی کاتێک کە ئەمڕۆ خەڵک قسە لەسەر گرانی بازار دەکا عیب لە جیرفانیدایە عیب لە بازاردا نییە ئەو گۆڕانکاریانە لە بازار لە هەموو سەردەمانێک و لە هەموو کات و شوێنەکان ڕوودەداتن لە بوونی بۆنە و ئاهەنگەکاندا بزاتیش لە هەرێمی کوردستان بەڵێ ئێمە وەکو زۆر باش یاخود دەوڵەتانی پێشکەوت و تونینە سیستەمێکی چاودێریکردنی ڕێک و پێکمان هەبێتن بتوانین ڕێلەوە بگرین خەڵکانێک ئیستیغلالی کاتەکان بکەن بەڵام ئەوەی بە دەرەجەی یەک وای کردووە کێشە لەناو میلەتی ئێمەدا دروست بێ بەڕاستی ئەم قەیرانە داراییەکە وای کردووە عیب بۆ جیرفانی هاوڵاتی دروست بکە لە هەموو کاتێکە بەسیترین گرانی لە کەلوپەلا بیبینێ وا دەزانی بازار گران بووە زۆر باش سەبارەت باسی سیستەمی چاودێری کردایە سیستەمی چاودێری لە هەولێر و بڵێن لە هەرێمی کوردستانیش سیستەمی چاودێری بازار سیستەمێکی بەو شێوەیە کە حکوومەت بتوانێت کۆنتڕۆڵی نرخەکان بکات یاخود کەم تەرخەمیە لە چاودێریکردنی بازاردا بە بڕوای من هەر لیژنەیەک لەلایەن پارێزگاکانەوە بێ لەلایەن حکوومەتەوە بێ لەلایەن چاودێری بازرگانیەوە بێ دروست کرابێ بە بڕوای من شتێکی وەهمیە زۆر عەمەلی نییە واتە ئێستا ئەگەر سیر بکەین ئێمە چەند مانگێک بەر لە ئێستاکە لە ئەنجومەنی پارێزگای هەولێر لیژنەیەک دروستکرا لیژنەی ڕوبەڕووبوونەوەی قەیرانەکان یاخود بڵین خانەی گرفتەکان ببوورە بەم ناوە بوو ئەم لیژنەیە بە دوای کێشەی کرەی خان و گرانی بازار و ئەمانە داڕۆژت لە پارێزگای هەولێر نرخێک قایمەیەک دەرچووە تهدیدکردنی نرخی کەلوپەل و خواردەمەنیەکان لە بازار و میوە و سەوزە و ئامانە خۆی ئەمە دەرەچێ بەڵێ ماوە ئەم لیستەیە دەرەچێتن و بڵاوە بێتەوە بەناو بازارە بەڵام بە دوواداچوون بۆ ئەو لیستە کۆنتڕۆلکردنی ئەم لیستە یعنی بەڕاستی ئەمە شتێکی ئاسان نییە زۆر جاران حکوومەت ئێستا ئەگەر سیر بکەیت هەر ئەم بڕیارە بۆ ئەنجومەنی پارێزگا لەلایەن پارێزگاوە ناردرا بۆ ئەنجومەنی پارێزگا بۆی ئێمە تەسبیتی بکەین و دەنجی لەسەر بدەین کە قسە لەسەر نرخی کرەی خانوو بکەین لەسەر نرخی دەرمان بکەین لەسەر نرخی نۆرینگە پزیشکەکان و ڕاوێژکاریەکان بکەین لەسەر کەشفیەی پزیشک بکەین لەسەر ئەمانە هەر ئێمە قسەمان لەسەری کرد و بڕیارمان لەسەریدا بەڵام لە کاتێکا تەماشا دەکەین لە هەرێمی کوردستان یاسایەکمان نییە تایبەت بە کۆنتڕۆلکردنی ئەم باسانە هەر خودی خۆی دوای بڕیارەکەی ئێمە پارێزگا بۆ خۆی هانا دێنێتەوە دەرێ ئێمە دەسەڵاتی جێبەجێکردنمان نییە واتە ئەمانە بەڕاستی شتێکن دەتوانم بڵێم مەتاتینە وەهمینە بەڵێ دەردەکرێ بەڵێ بڕیارێ بەڵێ لیژنە هەیە بەڵام ئەم لیژنانە بە تەحەداوە دەڵم ناتوانن کۆنتڕۆلی بازار بکەن چونکە لە هەرێمی کوردستانە بازارێکی ئازاد ڕێگەی پێدراوە تو بە ئاسانی ناتوانانی ڕێ لە کڕیار و فرۆشیار بگری کاتێ مامەلە بە کەلوپەلەکانی بەڵێ سوپاس دەکەم دواتە گەرم بۆ لای بەڕێزت کاک بەختیارە گەبین سەر و لیژنانێک کە پێکێنەوە کاک عەباس دەڵێ لیژنەکان لە هەولێر وامین ئەی لای ئێوە چۆنن ئایا لیژنەکان لە سلێمانی ژوهمین یاخود دەتوانین ئیجرات بکەن ئیجراتتان کردویان بەکردار وڵاهی من نازانم ئەوە هەمیێتە لە چۆ هاتووە ئێمە لیژنەشمان بۆ مەڕمانگی ڕەمەزان دروست نەکردووە بەڕاستی لیژنەکانمان ئەکتیڤتر کردووە ئێمە لیژنە هاوبەشەکانی قایم قامێت هەموو کات هەمانە شەوانەش بۆ مەتعامەکان دەرەچن خۆ بەس نرخ نییە دەرەچن بۆ کوالێتی جۆری خواردنەکان پشکنینەکەن بە لە مانگی 5-23 تەن موادمان ئێمە تەلەف کردووە لەسەر ئەکسپایرۆوانە چۆن وەهمی ئەمە بەس من بەسمەوە نییە من ئەڵێ لە هەموو کوردستانە چکۆ تامیمی کرد بەسەر هەموو کوردستانە لیژنەکان ئاکتیڤن
بەس لە بازاڕی ئازادا ئەوە ڕاستە ئەو قسەی کە مامەساش کردی لەسەرەوەی کە تۆ شتەکانت هەمووی لە دەرەوە ئەهێنی منافەسەی بازاڕێکی مرکزیانت پێ ناکرێ ئەوەی بازاڕێکی ئازادە تۆگەر بازاڕەکە سەرجەم پێداویستی و کاڵاکانی خۆت لە ناوخۆی خۆتا بەرهەمبێنی ئەتوانی جۆرێک لە نرخ ئیستقرارەکە نەک ئەوەی تۆ بچی بۆی دانی خۆی ئیستقرارەکە چکە بەرهەمەکان ناخۆی نسا بۆ نمونە من شتێکتان پێڵم سبەینە کۆبوونەی وەرزیەکەین بۆ وەرزی کشتتوکاڵی مەوسمی کشتتوکاڵیمانەیە وەرزی کە ئێمە خواردنی موادە خۆراکیەکانی میوە و سەوزە و ئەوانە دەرێچەکان ئەوانەی دەرەچن لە ناوخۆی خۆمانە وەکو شووتی وەکو پەتاتە وەکو خیار و کۆمەڵشتی تر لە ناو شارە منعەکەین لە دەرەوە بێن بۆی سەرف ببێ منعکردنەکانمان بۆ معنایە نییە بازاڕەکانمان ئەگەر تێر نەبێ منعکەین بێت بەس ئەگەریەت هەموو کیلۆیەک لەو موادانە 250 دیناری عێراقیە چێتە سەر واتە هەموو تەنێک 250,000 دیناری باجە چێتە سەر لە گومرگەکانە و لێ وەرەگرن بۆی استقراری بازاری سەوزەی خۆمان ببێ ئێمە کە نرخدانین نرخ بۆ بازاری کۆلاکۆڵانەکان دانانین ڕۆژانەمە نرخەکان بڵاوەکەینەوە کە لە علو بەچە نەگاتە علووە بە هاوڵاتیڵین سعری گەیشتووی سەوزە لە علووی سلێمانی ئەمڕۆ ئەمەندێ بەخێوازەکەستاوەکو کاکتوروتی سەخەڵ کێشەی دارایی هەیە ڕەنگە نەتوانێت کری تەکسی و کری سیارەوەوانە بدات و بچێتە بازاری گەوریانی هەرە لا کۆڵانش دەکرێن لە کۆڵانەکانیش لە کۆڵانەکانیش سیارە گەڕۆکەکان لە کۆمەڵە شوێن کۆمەڵە عەرەبانی وەستاو هەیە سعری زۆر لەگەڵ دوکانەکان هەیە بازاری ئازادیانی اختیاری کڕیار یعنی اختیار هەیە بە کڕیار کە تۆ بچی ئەلف و با و جیم و دال هەتا خوارەوە تاقیکەیتەوە بۆی بە هەرزانترین نرخ نەک بە هەرزانترین هەرزانتر لەوەی کە تۆ بە گرانێزانی سعرت دەستەکەوێت لەناو بازاڕە هەموو جۆرە سعرێک هەیە بەڵام کڕیار خۆی نابێ بە یەک شوێنەوە بیگرێ بێ بڵێ وڵی من 5 نانم کڕی بە 1000 دینار وڵایەمە گرانفۆشە بڕۆن دایکن بەڵێ باشە غرامەیەکەین یا دایەکەین یا لیژنەکانمان نویسی بەس بۆ ناچی بۆ لای شوێنێکی کە بە هەشت نانەدایێ بە 1000 دینار ئێوە لە سلێمانی کاک بەختیاری نرختان لەسەر مادە خۆراکیانش دانەوە یان تەنها میوێ بۆ نرخەکە ئێمە بەراورد دەکەین ئەگەر فەردەیە برنج وەکو برادەرەکان باسی کرد بۆ نمونە بێنینەوە 1000 دینار 2000 دینار 3000 دیناری چۆتە سەر ئەمە ئاڵ و گۆڕ و تەلاع بۆ خواست و تەڵەب و عەرز و تەڵەبە لەناو بازاڕ ئێمە ناچین ئیجرات بکەین بەڵام لە نێوان سۆپەرمارکێتێک و سۆپەرمارکێتێکی تر دوکانێک و دوکانێکی تر فەردەیە برنج 10,000 دینار 15,000 دیناری توێتە سەر ئێمە غرامەیەکەین ئەمە بۆ ستاندی بازار بۆ گشتیەکەی بازار ئەنی کەسێکی سیغلالی ئەوە بکە 10,000 دینار بخاتە سەر فەردەیە بەس 2,000 دینار بخاتە سەر فەردەیەکی دووشولەیی 150 دیناری عێراقی ناکات 75 دیناری عێراقی ناکات بە کول دابەشێکی بەسەر کەمیەتەکەیە کە لەناو فەردیەکە هەیە لەناو 20 کیلۆیە هەیە لەناو 10 کیلۆیە ئەمە بەرزبوونەوەی نرخ نییە وەکو مامۆستا لەوێ ئیشاری پێدا بازاری ئازاد واتە اختیاری بەکاربەر ئەو کەسێک کە لە تۆ من ئەمێ پێویستیەک بەرم لە سۆپەرمارکێتی ئەلف نایکڕم لە هیدالی کڕم کە کۆمەڵک هەرزان بازاڕیان ڕاگەیانوە لەم ناوشارەیە چمی کڕم بۆی نەبێ بە ڕیکلام ناویان ناینین خەڵکی زانێ لە تەلەڤیزیۆنەکان ڕیکلام بخواانەکە نرخیان دابزاندەوە سۆپەرمارکێت لە گەڕێکی ئێمە هەیە بە بۆنەی مانگی ڕەمەزانەوە هەموو مفرەدێک 250 یا لە هەموو فەردەیەکە 1000 دیناری هەرزان کردو لە توەتی بەرزی کاتەوە ئەمە قازانجێتی لە کولا چکە ئەو کەمێتێکی زیاترە فڕۆشە لە کەمێتە زیاترەکە قازانجێکی زیاتری دەستەکەوێت لەبەرەوە ئێمە چاودێری بەرزبوونەوەی ناتەبیعی سیارەکەین لە نێوان فەردەیە برنج لە دوکانێکا بە دوکانێکە 10,000 دینار 15,000 دیناری بخاتە سەر ئەگەر خۆی بە 20 بێ بە 25 بێ یا 8,000 9,000 بخاتە سەر لێ پرسیینەوەی لەگەڵ باش ئەمێ بەڵێ ئێوە چەند لیژنتان پێکەنەوە بووی کە ڕۆژانە ئێمە بەکول 18 لیژنەمان هەیە 18 لیژنە لە قایمقامێتی سلێمانی هەمانە ڕۆژانە دەگەڕێن بەسەر بازار ڕۆژانە ئەگەڕێن و شەوانەش ئەگەڕێن بەسەر ڕستۆرانت و خواردەمەنی و شۆنەکانە ئەمە هەر هەمانە بەڵام ئاکتیڤتریەکەین چالاکتریەکەین یعنی تەرکیزەکەینە سەر ئەو شوێنانەی کە گومانی لەسەرەکەین بەرزونزمی بازاڕە بێ ئێمە بمانی ڕەمەزان دروستی ناکەین لیژنە هاوڕێشەکانی قایمقامێتی سلێمانی 18 لیژنەی خۆی هەیە و داعمی لیژنەکانی زیادە ڕەویشەکە لە ئەوان 15 لیژنیان هەیە لیژنەکانی بەڕێوەبەرێتی چاودێریش داعمی ئەوانیشەکە ئەوانیشەیە پێویستیان بە هێز هەبێ هێزیانێ دینێ پێویستیان بە حاڵەتی لۆجیستی و سیارە هەبێ ئەیانێنێ پێویستیان بە هەر حاڵەتێکە بێ بە کۆنترۆلکردنی حاڵەتێکی نائاسایی ئێمە هاوکاریانەکەین ئەنی لیژنەکانی ئێستانین بۆ ڕەمەزانمان پێکێ نابێ بەس تەرکیزەکەین لەسەر ئەوەی لە ڕەمەزانە چالاکتر و ئاکتیڤتر و شاوکراوەتر بن ئەگەر وا بزانین بۆ ڕەمەزان دروستەکەین وانی لیژنەکان بە بەردەوامی هەن
لەسەر ئاسی سوتەمەنی هەمانە لەسەر ئاسی ئالوە هەمانە بۆ کشت و کاڵی لەسەر ئاسی سەحای ڤێرتەنەری هەمانە لەسەر ئاسی وقایی سەحای وقایی هەمانە لەسەر ئاسی گەشت و گوزار هەمانە لەسەر ئاسی ڕقابەی تیجاری هەمانە و لەسەر ئاسی غاز هەمانە لیژنەی تایبەتمان بە غاز هەیە بە سوتەمەنی هەمانە بە کوالێتی کۆنتترۆلی بنزینەکان هەمانن بۆ سەرجەم مەجالە جیاجیەکان بوارە جیاجەکان ئەمە لیژنەمانەیە هێنی لیژنەکان بۆ ڕەمەزان دروست نەکراون بەسکەتی بەرنمەیەکدانی خاڵی دالە دروستەکەی شوێنی تەرکیز لەسەر چۆکەی چۆ خەڵک بە شێوەیەکی زۆر چڕ سەردانیەکە یاچێ بازارێکە بە ساکردنەوەی کاڵاکان لیژنەکان تەرکیزەکەنە سەر ئەو شوێنە زۆر باش سەبارەت بەهێنانی کەلوپەلی خۆراک ئەوەی تۆروتی لە 85 لە دەرەوە هاودە دەکرێت کێبرکە یەکسان هەیە بۆ کۆمپانیەکان کۆمەڵە کۆمپانیا خۆڕخان کردووە هێنانی کەلوپەر لە دەرەوە بۆ نمونە بۆ سوندری سلێمانی ئێمە من بە ویژدانەوەڵێم پارێزگای سلێمانی و هەموو گومرگەکان هەموو شوێنەکان ئێمە کە بڕیارێکمان دەرکرد کاتی خۆی تا ڕادەیەک دەستکراوەیان کردوین بۆ بە مەرکەزیکردن ینی بەلا مەرکەزیکردنی ئیدارەکان ئێمە دەستی هەموو خەڵکمان کردوەوە ئێستا بۆ نمونە 3 کۆمپانیای هێنانی بنزین هەبوو لە سلێمانی ئێستا 18 کۆمپانیا بنزینێنێ و ئیعلانیشمان کردو چێ ئێوێ بنزین بۆ خۆراکیش بە هەمان شێوە چێ ئێستا بۆ گۆشت ئیعلانمان کردو چێ ئێوێ گۆشت لە دەرەوە هاوردە بکە بێ ئیجازەی بێنێ لە ئەچێ لە جۆرجیاوای هێنێ چە لە ئەرمەنستانی هێنێ چە لە کوێی هێنێ و کاراسانی ڕوسومات و گومر گۆشتانشان بۆکەین بۆی سیعر لەسەر بازار پرز نەبێت. سپاس دەکەم کاکتۆر بگرم لای بەڕێز سەبارەت بەوەی کە بۆچی لەگەڵەوەی قەیرانی دارایی خۆت دەزانی حکوومەت نیم موچە نادات بە هاوڵاتیان فەرمابەر کەمتر لە نیم موچە بڵان ڕوبعێک موچە ینی بۆ لەگەڵ ئەو بێپارەی ینی نرخ هەر بە بەرزی ماوەتەنی هەرزان نەبوو. بەڵێ من یەکشت ئەمەوێت لە خزمەتی جنابتان ڕوون بکەمەوە کە ئێمە ئینسان یاخود مرۆڤ لەگەڵ کەمبوونی توانە و ئیمکانیاتی لە پۆلێنەکەی کە ماسلۆ دایناوە بۆ پێداویستەکانی ئینسان لە سەرەتاوەوە لە ستێپی یەکەم کە دەست پێەکە لە هەست و حەزی لەوەی کە بمێنێت و نەمرێ وردە تا ئەگاتە لووتکەینەکە یاخود قمە کە حەزەکە ئیتر بگاتە تحقیقدا جێبەجێکردنی کۆمەڵی خەون و کۆمەڵێکنی خۆی پۆستە مرکزە و بابەتانەیە لەگەڵ نەبوونی توانە و ئیمکانیەتی دارایی وردە ئەو ستێپانەدا ئەبەزێت تا ئەگاتە ستێپی یەکەم هەوڵەدا بمێنێ ئینسانە نەمرێ ئێمە تقریبان وای لێ هاتووە بۆیە تۆ جەنابەت سێ تەعاملەکەی لەگەڵ بابەتێک لەگەڵ تەوەرێک کە زۆر سەرەکی زۆر ئەساسیە لەو پۆلیانکردنە لەو ستێپی یەکەم یاخود هەنگاوی یەکەمە کە بریتە لە خۆراک و خواردەمەنی ئیتر هەموو بوارەکانی تر چاوپۆشی ئەکرێ ئینسان چاوپۆشیەکە لە بوارەکانی تر ئەگەڕێتە بۆ ئەو بنەمایە بۆ ئەو ئەساسە ئەگەڕێ لەکوێ ماس لەکوێ شتی بەیانیان هەیە ماستە ماسەکە ئەکڕێ وازی هێناوە لە یلکە وازی هێناوە لە کۆمەڵی شتی تر لە ماسەکەش ئەگەر شتێکی هەرزانترە بێت دڵنیا بە جەنابەت ئەگەڕێ بۆ ئەو بابەتە لە جاران بۆ نمونە بۆ جلوبەرگ و ئەو شتانە ئەیتوانی جاران بۆ نمونە لە ساڵێک 2 کراسیان 3 بکڕێ ئێستا تۆتە سەر ئەوەی کە چۆن ئیدامە بدایان درێژە بدە بەوەی کە ئەو دانەی کەهەیەتی یاخود بچێ بۆ سکن هاندسی دووشت بکڕێ بۆ ئەو پارە و توانە ئیمکانێتە نەماوە بۆیە تۆ جەنابەت تەعاملێکی لەگەڵ بابەتێکی زۆر هەستیار کە ئەوەیە دوکانداران فرۆشیاران کە ئەمەژەم پێکرد لە خزمەتی جەنابتان ئەوەیە کە ئێمە 185 لەو بابەتانە هەوردە ئەکرێت دەرەوە ئەزانن ئەو بەڕێزانە تەعاملەکەن لەگەڵ بابەتێکی زۆر هەستیار لە زانستی ئابووری پێوترێ ئەم بابەتە پێوترێ بابەتێکی نەرمی نییە یعنی چەند نرخ زیاد بکە ئەوەندە خواستەکە بەقەت ئەو زیادبوونی نرخە دانابەزێ یعنی ئەگەر 1 دینار نرخ زیاد بکە 1 دانە کەم نابێ نەخێر ینی زۆر کەمە بێتەوە بۆ لەبەرەوە تۆ جەنابەت هەر پێویستی بە خواردنە هەرە بە بیکڕی بۆیە دوکانداران فرۆشیاران ئەزانن تەعاملەکە لەگەڵ چییە وەکو مامۆستا بەختیار ئاماژە پێکرد لە ڕەمەزانی پیرۆز هەر ئەبێ وەکو مامۆستا عەباسیش هەر ئەبێ ئەمە شتانە بکڕین ئێمە بۆیە تۆ جەنابەت لێرە چیەکەی لێرە گرنگی ئەدەی بۆ بابەتە ئەتەوێت دابین ترتیب بکرێت دابین بکرێت بۆ پارە کەمەی کە هەمانە فرۆشیارانش ئاگایان لە بابەتەکەیە و ئەشزانن چییە ئەزانن لە سەرەتا مانگی ڕەمەزانەوە خەڵک هەوڵەدا شتەکە بکڕێ وەکو بەڕێزیان ئەمەژیان پێدا نۆرە و سرەگرتن هەیە لەسەر تروشیات و ئەو بابەتانە کە شتێکی نائاساییە ئەو ئەم حاڵەتە بۆیە تۆ جەنابەت لێرە من یەک ئەگەر مامۆستا بەختیار بم بۆ لێرە من لەگەڵ یەک خاڵم لە زانستی ئابووری بازاری ڕکابەری تەواو یاخود با بڵین منافسەی کایە
و با ڕێگەمان پێ نادات کە ئێمە بچین کۆنتترۆلی هەموو جۆرێک نرخ بکەین وەکو بەڕێزیان ئاماژان پێدا کۆنتترۆلی ئەو فرۆشارانە بکرێت کە ئەیانەوێت لە 3000 بکەنە 8000 ئەوەی تر بەجێ بێڕین بۆچی بۆ ڕکابەری چی بکەین ئێمە وەکو بەڕێزیان هەر ئاماژان بەوەدا ئێمە نەشرەیەکی بڵاوکراوێکی تایبەتمان هەبێ وەکو جاران کە هەبوو لە بەغا فرۆشیاری ئەم هەفتەیە کێ ئەبێ نمونەترین نمونەیی ینی هەرزانترین شت فرۆشراوە لە چ شوێنێک هەرزان بازار لەکوێ هەیە ڕۆژانەیەکی لە کەناڵی جنابتا لە کەناڵەکانی تر بۆ نمونە شت بڵاو بکرێتەوە بۆ ئەوەی من بەیانی کە ئەمەوێ بچم شت بکڕم ئەزانم ئاگام لە نرخەکانی دوێن هەیە کە ئەچم بۆ لای دوکاندارەکە ئاڵێم تەماتە بچانە بە ئاڵێ بە 750 ئاڵێم وەڵاهی نا بە 500 ئەفرۆشرێت وەکو جنابیان ئاماژان پێکرد ئەو فرۆشاری گەڕۆکە هەیە چاوەڕێ یەکەم دێت ئیتر من وەکو دوکاندار کە سەیرەکەم ڕۆژی دوم خەڵک نایێت لە من بیکڕێوە چاوەڕێ ئەو فرۆشاری گەڕۆکەکە ئیتر وردە ناچارم ئەکاچی بکەم بەهۆی سیستەمی ئەو منافسەیە کەمی یەکەمەوە بۆیە من پێشنیارەکەم لە کەناڵی بەڕێستان لە کەناڵەکانی تر ئەم بابەتە بکەین کە هەفتانە ڕۆژانە دوو ڕۆژجارێک لە مانگی ڕەمەزانی پیرۆز سیستەمی بڵاوکردنەوەی نرخەکانمان هەبێت و وردە بکەم بە سیستەمێکی بەردەوام ئەم بابەتەمان هەبێت و ئەوەندە حکوومەت تدەخل نەکات لەبەرەوەی دەستێوەردان لە دۆخی بازار وەمان لێەکا کە ئێمە بازارەکەمان بەرەو چی نەچێ بەرەو منافسەی تەواو نەچێنە ئێمە حەزەکەین شتی زیاتر بخرێتە ڕوو بۆ ئەوەی نرخ دابەزێ نرخەکە خۆی دابەزێ کۆمەڵێک شت کۆمەڵێک ئامراست بخینە ڕوو کۆمەڵێک شت بکەین لە ڕێگەی ئەو نەشرە و بڵاوکراوە بکەین لە فرۆشار ناچاری بکەین نرخ داگرێ بۆ ئەوی تووشی سزانە بێ لەبەر گوناها و ئەو کابرای لەگەڵ ڕێزم ینی ڕاستەوانەیە سەرپێچی بکات ئێمە دوکانەکەی دابخین بۆ ماوەی هەفتەیەک دەڕۆژ ڕاست ئەوە سزایە بەڵام ئەوش ڕسقی کۆمەڵی خەڵک پشتی و چاوەڕێیەکەن بۆیە من پێم باشە ئێمە یەکەم جار کۆنتترۆل هەبێت بەڵام وردە لێ بکەن بازارەکەمان بەرەو بازارەکە ئازاد بچێ خۆیان فرۆشیارن لە نێوان خۆیان وا بکەن هەوڵ بدەن بۆ داگیرکردن سپاس دەکەم کاک عەباس ئەگەر بینەوە لای بەڕێزت سەبارەت بە مەسەلەی بەڕێز وتت لە ئەو لیژنانەی کە پێکات بوون لە هەولێر و بۆ دابەزانی نرخ تاکو ئێستا جێبەجێ نەکراوە کاری ئەو جێبەجێکردنە چییە دەگەڕێتەوە بۆچی ینی ئەو نرخانێکە بەڕێز وتت ئێوە نرختان دانابوو لەسەر میوە و مادە خۆراکیەکان ئەو کاری چێکە جێبەجێ نەکراوە بەڵێ کاک حەچی وەڵا ئەگەر ڕوونکردنەوەک بدەم سەرەتا بەر لەوەی وەڵامی پرسیارەکە بدەمەوە سەبارەت بەوەی کەوا من کە باسی وەهمیبوونی ئەو لیژنانم کرد پەیامەکە بەو شێوازە نەگا کە لە شاری هەولێر جیاوازیەکی هەیە لەگەڵ سلێمانی لە هەولێر هیچێک لەم لیژنانە نییە ئەوەی کە جەنابی قایمقام باسی کرد لە هەولێر بە زیادەوە ئەم کارانە کراوە بەڵکو ئەو ساتانەی کە لە پارێزگای هەولێر لیژنە هەبوو تایبەت بە کۆنتترۆلکردنی میوانخانە و چێشتخانەکان بەڕاستی دەتوانم بڵێم یەکەم پارێزگا بوو ینی دەستی بەم کۆنتترۆلکردنە کرد لە ڕووی کوالیتی خواردنەوە لە ئازاریش بەردەوامە زۆر کاری تری بەوەی کە لیژنەکان لەم ئاسەدا کراوە ئێمە ئەگە بڵین هیچ شتێک نەکراوە کەواتە ینی هەر وێرانە ڕوو دەداتن بەڵام ئەوەی کە ئێمە باسی لەسەر دەکەین هەندێک حەقیقەتە ینی دەبێ باسی بکەین کە ڕۆژانە لەگەڵ ژیانی خەڵک بوونی هەیە بۆ نمونە ئێمە ئەگەر باسکەین ئەم لیژنانە بەڵێ وەکو پێویست کاری خۆیان کردووە باشە ئەم هەموو فیت پەمپە لە ناو شقامەکانە سیارەکانیان ئاگری تێبەرێ بێ و دەسووتێ و ڕۆژانە زۆرترین زیان بە هاوڵاتی دەکەوێتن لە ئەنجامی چییە؟ لە ئەنجامی ئەوەیە بەڵێ ڕێگەت داوە بنزین بێتە ناو شارەکەت بەڵام هەرگیز بە دوای ئەوە دانەڕۆیشتی باشترین کوالیتی بێتە ناو شارەکەت چونکە ئێستا کە خەلەلێکی تریشەیە لەوەی کەوا کاتێک دەواازەکانمان دەکرێتەوە بە کەیفی خۆی ڕێگە بە هەموو خەڵکێک دەدەین هاوردەی شتومەک بکاتن بەڵام ئێمە کۆنتترۆلی زۆریەکەی یاخود بڵین چاودێریکردن لەسەر کوالیتی نەوعیەتی مادەکان بەڕاستی زۆر زەعیفە ئەگە سەیری بنزینی ئێستا بکەین ڕاستە نرخەکانی دابەزیەوە بەڵام لە ئاستی کوالیتەکەی زۆر زەعیف است خاڵێکی تر مەسەلەی بینە سەر هەندێک مادەی تر هەر باسی خواردن نەکەین چونکە بەڕاستی ئێمە یەک لەو ڕەخنانەی کە هەمان بوو لەو لیستانەی کە هاتبووە بەردەممان لە پارێزگای هەولێر بە دەرەجەی یەک تەرکیز کرا بۆ سەرگۆشت یعنی ئێمە بەڕاستی جوان نییە ئەوەندە تەرکیز بکەینە سەر خواردن ئێمە میلەتێک نین هەر 24 کاتژمێر بیر لەوە بکەینەوە کاکە ئیلا نرخەکان لە خواردنی گۆشت و فلان و فیسارە زۆر زار خاڵەکان دێتە سەرەوەی یعنی خەڵک احتیاجاتی تری ڕۆژانەی زیاتر و محتاج بە کۆمەڵێک مادەی تر هەیە وەگەوەی بگاتە گۆشت ڕەنگە هەفتانەیە جارێک یان دوان بیخوا بەڵام مادەیەکی تری ڕۆژانە کە بەکاری دێنێ کە نانە ئاردا ڕۆنە ئەمانە ڕۆژانە بە بەردەوام بەکاری دێنێ زۆر زیاتر ئێمە دەبێت تەرکیز بکەین لەسەر هەندێک خاڵی زۆر گرنگ مەسەلەی جێبەجێ نەکردن ئێمە ئەو قەیرانە داراییەی کە هەمانە لەگەڵ ئەوەشە
قەیرانێکی سیاسیمانەیە ئەم قەیرانە سیاسی ڕۆڵێکی ئێجگار کاریگەری هەیە لەسەرەوەی کەوای هیچ یەکێک لە جومگەکانی دام و دەستگا حکومیەکان بە ڕقابیەوە بە تەنفیزیەوە ناتوانێت ڕۆڵی خۆی بژێڕن. ئێستا کە ئێمە ئەگەر تەماشای هەرێمی کوردستان بکەین پەرلەمان کە بەرزترین موسسەیە ڕۆڵی نەماوە فەتزا بگە بە ئەنجومەنی پارێزگاکان کاتێک ئێمە نرخمان داناوە کاتێکەوە دەنگمان لەسەر کرێی خانی داوە لەسەر نرخی نۆرینگەکان داوە کاتێک کە جێبەجێ ناکرێت ئێدەی خۆی ئێمە دار بەدەست نین بەناو کۆڵانەکاندا بگەڕین تاوەکو جێبەجێکەین ئەوە لایانی جێبەجێکارە دەبێت لی بپرسی بۆچی بڕیارەکان جێبەجێ ناکە ئێمە لە هەرێمی کوردستانە هەژار نین لە بڕیار و لە یاسا بەڵکو هەژارین لەوەی کەوا جێبەجێ ناکرێت هۆکاری جێبەجێ نەکردنەکانیش زۆر خاڵ دەگرێتەوە یەک لەوانە ئەوەی کە هۆکارە کە مەسەڵەن جێبەجێ نەکرێت حکوومەت تێیدا کەم تەرخەمە بۆی کە ئەوەی کە ئەمڕۆ سیاست دەکات لە وڵاتە هەر بۆ خۆشی بازرگانی دەکاتن ئەمانە بەڕاستی کۆمەڵک کێشن ئێستا ئەگەر دیوێکی تری بازار وەربگرین تەمەشا دەکەین لە مەسەلەی دەرمان خۆ ئەگەر کەمتری نەبێت لە خواردن گرنگترە دەتوانین بڵین مەسەلەی مامەڵەکردن بە دەرمان دەتوانن بڵم لیژنەکان لە پارێزگاکان لە حکوومەت نەیەتوانی وە کۆنتڕۆڵێکی تاڕادێک دەتوانن بڵم ناوەنجیریش بکەن لەم بوارەدا کۆمپانیا هەیە کاتێک کە دەرمان دێنێتە هەرێمی کوردستان و دابەشی دەکاتن بەسەر مەتخەرەکان و بەسەر دەرمانخانەکانە باشە کاتێکەوە پێ دڵە ئەگەر ئەم مادەیەم لێ بکڕی 130 من خەسمت دەدەمێ تەمەشاکە و 115 فرید دەدەمێ کاتێک خەسمەکە تو بۆ نمونە ئەم مادەیە 100 دانت کڕیدانەی بە $10 ئەمە $1000 دەڵێ کاتێکە پارەکەم دەدەیتێ 130 خەسمت دەدەمێ تو دەی 130 پارە بۆ خۆ دەجێڕیتەوە قازانجا و پاشان 120 فری مادەکە دەداتێ لە کاتێکە بە $10 فرۆشتێتی ئەگەر هاتو ئێمە ڕقابێکی تێر و تەسەلمان هەبێ تایبەتمەند بەو بوارانەی کە ئێمە باسی دەکەین لە ئایتمەکان و لە مادەکانە ڕقابەیەک و چاودێریی تایبەتمان هەبێتن پێش ئەوەی ئەم هەموو قازانجە بداتە بەرامبەری نرخەکەی دادەبزێنن بۆ هاوڵاتی خێدانا بەزێ کاتێک کە و ئەم هەموو فری و ئەم هەموو بۆنەس و هەموو زۆرەشتە دەدێت زۆرێک لەم شێوازانە هەیە من کە باسی وهمیبوونی لیژنەکانە دەکەم لەو ڕوێەوە باسی دەکەم وە نییە بڵم لیژنەکان بوونیان نیە بەڵێ هەیتیان بەڵێ زۆر کاری دیاریش دەکەن ئاوا لە شاشەکانە لیژنە پێک دێن و بەسەر چێشخانەکان دادەن و کۆمەڵ چێشخانە قەپاتەکەن و بەڵام ئەمە چارەسەر نییە جەنابی دکتۆر قسەیەکی جوانی کرد حەزەکەم تەرکیز بکەمە سەرەوەی ئێمە چۆن بتوانین منافەسە دروستکەین چونکە تا چەند منافەسە دروست بێ لە بازاردا ئۆتۆماتیکیان بێ ئەوەی حکوومەتیش ماندوو بێتن بۆ خۆی بازاردا دەبەزێ و لە ئیستیقرارێکی خۆی ڕادەوەسێتن ئێمە لە ساڵانی ڕابردوو ئەم بە ڕێزانە لە تەمەنیان لە من بەرزترە و باشتر دەزانن تەمەشا دەکەین بازاری ناوەندیمانە بوو ئەم بازاری ناوەندیە ڕۆڵێکی ئەجگار زۆری هەبوو لە کۆنتڕۆڵکردنی بازار هەفتە بازارێک کاتێک کە هاوڵاتیەک یا کەرتی تایبەت دروستی دەکات ئەگەر حکوومەت بتوانێت ئەم هەفتە بازارە لە ناو شاردا چەندانەیەکی لە دروستکە و زائیدەن کەرتی تایبەتیش دروستی کاتن پێم وایە هاوکارێکی ئێجگار زۆر دەبێت لە هاوسانکردنی بازار و ئیستیقرارکردنی بازار و بۆەوەی خەڵکانێکیش ناتوانین ئیستیقلال بە شتومەکان بکەن بەڵێ زۆر باشە سەبارەت بۆی کە بەڕێز وتت مەسەلەن بڕیارەکان گرفتەکە لە جێبەجێکردنەکەی دەیاتی سەبارەت بە کۆنتڕۆڵی زۆری ئایا مەسەلەن ئەو لە 85 کە خۆراک لە دەرەوە و کەلوپە لە دەرەوە هاو دەکەێت کۆنتڕۆڵی زۆریەکە بەو شێوازەیە کە خۆراکێکی تەندروست کەلوپەلی تەندروست بێتە بازارەکانی هەرێمی کوردستانەوە کە مافی وڵاتیان تێدا پارێزراو بێت دەڕووی تەندروستیەوە من وەکو قەناعەتی خۆم باوەڕم وانیە کۆنتڕۆڵی زۆری لە هەرێمی کوردستان لەو ئاستەدا بێ کە شتومەکی پێویست ستاندارد یعنی بە شێوازێک بێ بەڕاستی ئێمە مەترسیمان لێی نەبێ چونکە ئێمە نموزەزمان لەلایە هەم لە خۆراک هەم لە دەرمان بەڕاستی نمونەی زۆر ناتەندروست دێتە ناو هەرێمی کوردستان یعنی نمونەی نەک دانەیەک و دوانێک بە چەندان دانەمان لەلا هەیە بەر لەوەی ئێستا کە بووبین بە ئەندامی ئەنجومەن و ئەم زانیاریەنەمان لەلا هەبێ بەڵکو زۆر لە پێشتریشە ئێمە لە بواری دەرمانە مەسەلەن کارمان کردووە و اختصاسمان لەو مەزالەیە لە ناوەندی تەندروستیە کە وەکو کەسێک لەو ناوەندەدا کارمان کردو خزمەتمان هەیە بەڕاستی زۆرێک لەم زۆرانەمان بینیوە کە بەڕاستی لە ڕووی ئاستی کوالیتی ئەنجا چ مەسەلەی خۆراک چ مەسەلەی دەرمان بەڕاستی لە ئاستی پێویستدانیە بەڵێ کۆنتڕۆلی زۆری هەیە بەڵام ئەو کۆنتڕۆڵە زۆریە لە ئاستی پێویستدانیە و لە پەنای ئەم کۆنتڕۆلە زۆریە زۆر جاران مادەی زۆر زیان بەخش دێتەوە هەرێمی کوردستانە بگرە نەتەنها زیان بەخش بەڵکوی ئەکسپایریش هاوردەی ناو شار دەکرێت بۆ نمونە من ئێستاکە یەک نموزەت لەسەرمە بۆت باسەکەم ئێمە زۆر جاران شانازی بەوە دەکەین دەڵێن 10 تەن
مادەی ئەکسپایر لە فلانە شوێنی گیرا 10 تەن ئەکسپاری باشە بە پێی قانونی عراقی کە من کارم لەسەری کردووە لە بازگەکانە هاوردەکردنی خۆراک کە کارم لەسەری کردووە لە ڕووی تەندروستیەکەیەوە قانون وایە کە مەسەلەن هەر مادەیەک تەمەنەکەی مەسەلەن ئەگەر لە ساڵێکا بوو بەلایانی کەم 6 مانگە ئەکسپاری مابوو نابێت داخلی ژوورێ بکرێت باشە تو دێی لە خلالی مادەیەکە بە چەند تەن لە ناو شاردا دەیگری هۆکارەکەی چییە هۆکارەکەی ئەوەیە بە ناسروشتی بە ناتەندروستی داخلی ژوورەوەی کراوە چێ هێناویەتی ئەمانە هەمووی لۆمان دەسەلمێکەوە کوالیتی کۆنتترۆلێکی زۆری تەواومان بەڵێ سپاس دەکەم دواتر کاتە بگەڕێن لای بەسکا وەختێرە سەبارەت بە ئەو سزای ئەو کەسانی کە لیژنەکانیەوە مەسەرەن کە چاودێری بازار دەکەن سزاکان زۆری سزاکان چییە مەسەلا ئەو کەسێک کە سەرپێچی دەکات و نرخ بەرز دەکاتەوە ئێمە کوتمەوە بەڕێوەبەرەتی چاودێری بازرگانی ئەو وەرکاگرێتە ئەستۆی خۆی ئەگەر جۆرەکە سەرپێچەکە سەرپێچێکی زۆر گەورە بێ ینی حاڵەتێکی قەفزە بێ لە بەرزکردنەوەی سیارە ئەوان تا 300,000 دینار بۆیان هەیە هەن 50,000 دینار بۆیان هەیە غرامەی بکەن ئەگەر بەوە بەرزتر پێویستی کرد غرامە بکرێ نێرە بۆ لای ئێمە دەسەڵاتی قایمقامەکان تا 5 ملیۆنی هەیە غرامەی هەرکەسێ بکە بە پێوی وەزارەتی دارایی کاتی خۆی بۆی سەلمانوە ئێمە بەپێی جۆری حاڵەتەکە تەعامل لەگەڵەوەکەین بەس تکایە چڕی نەکەینەوە لۆیا بەس لە نرخایە ئێمە لە هەموو بوارەکانە هەمانە وەکوی مامەساژوتی ئێمە ئەرکمان لەسەر ئەوە قورسە بێ لەسەر ئەوە نییە کە زۆر کەم تەرخەم بن لیژنەکان من تۆزێ لەگەڵەوەیان نیم لەسەر ئەوە ئەرکەکانمان زۆر قورسە بێ کە چارەسەرمان بۆ نەکرێ یا زۆر جار کۆنتترۆلی هەموو حاڵەتەکانمان بۆ نەکرێ کە سنوورەکان داخڵبوونەکان داخڵبوونێکی تەندروست نین بە لێشا و حاڵەتی ناتەبیعیەتە ناو شارەکانەوە ئەرچی ئێمە قورسەکە ئەگەر کۆنتترۆلی سەر حدودەکان کۆنتترۆلێکی زۆر باش و زۆر لە جێی خۆیان بێت و لەوێەوە وەکو ئەوڵێ 6 مانگی مابوو 3 مانگی مابوو 4 مانگی مابوو بۆ ئەکسپایر بوون داخلی نەکەن ئێمە بۆ کەمیێتانە نایانگرین بەڵام بۆ معنایە ئێمە چاوپۆشیش لە بازار بە ئارەزوی خۆی خەڵکیش دادگای کراوە لەسەر بەرزکردنەوەی نرخەوانە بەڵێ راپۆرت ئێمە دۆسیەمان ڕەوانەی دادگا کردووە زۆر باشە بەڵام بازرگانی گەورەی تێدا ئەو کەسێک کە مەسەرەن لە دەرەوە شتی بەسەر چودێنیا و بەس خەڵکاژ من لێتان تێک نەچێ من نەوەزیری تیجارە من لە ناو بازارڕ مەسەرەن خۆراک دێنێ کەلوپەر دێنێ بۆ ناو ئەوانە لە مەتخەرەکانیانە لە کۆگاکانیانە لە مەغزەنەکانیانە هەر شتێ بگرین بڵێ هیچ چاوپۆشێک ناکەن بە پێچوانەوە هینەکانی ئەوان قورسترە چکە جوملە فرۆش دائیمەن سزاکەی قورسترێکە لە کەسێکی تاکفرۆش چکە تاکفرۆشەکە ساغێکاتەوە بەڵام جوملە فرۆشەکە پەخشێکاتەوە بەسەر سەرجەم بازارڕەکانە لەبەرەوە سزای ئەوان لەوان قورسترە لە ڕێنی ڕێگرینە بۆ لە کارەکەتان لە خەڵکێتە جۆزە بازوی حیزب تەداخلی هەموو شتێک دەکات داخلی و کاریوشی من پێتان ئەڵێم لەسەر و بەنزیخانانەی کە لافی تەشمان پێ هەڵواسی لەسەر خراپی کوالیتی بەنزینەکانیان کە ئەوبرا دەراڵێ ناکرێ ئێمە 21 بەنزیخانەمان داخستووە و 21 بەنزیخانەیە خەڵکی زۆر گەوری لە پشتەوە بۆ بەڵام کردوشمانە و حیزبیش تەداخلی کردووە کرد بێتیشی بە قسەی کەسمان نەکردووە و سزاشمان نام و لافیتەشمان پێ هەڵواسیم لە فەیسبووکوانەیە بڵاویش بۆتەوە و سزای 5 ملیۆن و 6 ملیۆن و 8 ملیۆنمان خەڵک کردووە لەسەر خراپی کوالیتی بەنزین و بەنزیخانەشمان پێ داخستووە و ئەو شەرت و شروطانی کە پێمان لەسەر بۆ زانیاری خۆتان لەسەر نەبوونی عەداد لە بەنزیخانەکانە کە لۆک نەکراوە لەلایەن بەڕێوەبەری بەرهەمەنەوتەکان و لیژنەکانی سوتەمەنی هاوبەشی ئێمە ئەوان کە چوون بۆ یەک عەداد 4 عەدادی لەو بابەتانەیە بۆ 4 ملیۆن غرامەمان کرد بەڵام ینی ئەوانە بەسزاراون کە لە پشت قۆڕخکاری بازارەوە بوونەوە بازرگانەکان وەکوتم هەرچی کەسێک من بازرگان مۆڵەتی بازرگانێتیم نەداوە لە دەرەوەی وڵات شت بێنێ بەس ئەگەر بازرگانێک لە ناو شارە کەلوپەلێکی بەسەرچووی هەبێ بچینەوە سەری کە چ کەسێکم بەسەرچووی هێناوەیە لە لای کابرای لە لای کەسی فرۆشیار خۆی بەسەر نەچووە و کەمێتێکی زۆری کڕی بێ و کاتی بەسەرا تێپەڕی بێ بچینەوە سەری بڵێ هیچ چاوپۆشێکمان لێ نەکردنەوە کوانی کە سزامانەوە باشە زۆر سپاس دەکەم کاکتۆر بە دواتەوە بۆ بەڕێز سەبارەت بە شێوازی ڕێنمایی چیە بۆ هاوڵاتیان شێوازی بازارکردن شێوازی بازارکردنی ئێمە وەکو کورد شێوازێکی غەڵەتە بەڵێ من ئەگەر ببووری پێشەوە یەک کۆمنتم هێنە سەر قسەکانی بەڕێز مامۆستا بەختیار بەڕاستی لێرەیە خاڵێکی زۆر گرنگ هەیە بەڕێزیان باسییان کرد کە بەلامەوە زۆر سێرە کە من وەکو خاوەنی وێزگێکی یینی بەنزیخانە بۆ نمونە بەلامەوە سێرە کە من ئەزانم سوور ئەزانم لوژنە هەیە و سزام ئەدات بۆ ینی وا غەش بکەم لە ئیش و کاروبارم ئەزانم سوور ئەزانم ئیتر لەمە دووە سمعەتی ئەو بەنزیخانە ئەشکێ
خەڵک بە ئاسایی نایەت شتم لێ بکڕێ بۆ وا بکەم نێنە بەڕاستی طبعا لەگەڵ ئەوەشە فرۆشیاران دوکاندارانی جملە شەکو بەڕێزیان ئاماژیان پێکرد کە من سوور ئەزانم سزا هەیە عقوبە هەیە ئەو بابەتانەیە بۆ وا بکەم بۆ بەردەوام نەبم لەسەر ئیش و کاروبار ڕێکپێک خۆم بۆ سماتەکەی خۆم بپارێزم ئەمە خاڵێکی زۆر گرنگە بۆ ئەو بابەتە ببوورە تایبەت بە شوازی بازارکردن. بەڵێ من تەسەوڕەکەم ئێمە ئەگەر لەگەڵ ئەو سیستمی ئلکترۆنیکردنی حکوومەت ئێستا ئەگەر پەیڕۆ بکرێت و هەندێک لاینی پەیوەندیدار ئەگەر پەیوەست بکرێن بە یەکتری کۆنتترۆلکردنی بازار لە دوورەوە کۆنتترۆل بکرێت باشترەوەی کێمە تەدەخل بکەین لە بازارەکە خۆی بۆی وای لێ بکەین بازاری ئازاد بە یەکەم وەکوتمان بەپێی یاسای خستنە ڕوو لە بازار لە زانستی ئابووری چەند شتی زیاتر بخێنە ڕوو ئەوەندە نرخەکەی دابەزێ بە منافسەیەکی ڕێکوپێک و باشتر ئەکرێ ئەوە یاکە دوو ئێمە وەکو مامۆساش ئاماژەکرد مامۆساعباس شەروە بە خەڵک زۆر سەردانی بازار نەکە بۆ بابەتی خواردەمەنی و خۆراکە و بابەتانە بۆ نمونە یعنی لە سەرەتای ئەسەوانی هاتووە فەنن بۆتە شتێکی باوە لە سەرەتای مانگی ڕەمەزانی پیرۆز فەنن خەڵکوانی هاتووە ئەچەند شتی زۆر ئەکڕن و ئەبێتەوەی کە هێزێکی خواستی زۆر دروست ببێ لەسەر ئەو بابەتانەوە ئەبێتە فشار بەڵام ئەگەر لەگەڵ کەرتی تایبەتە و کەرتی حکومی ئەگەر هاوکاری هەبێ لە بینیان لە چەند شوێنێک نەک لە یەک شوێن دوو شوێن ئەو هەفتە بازارەمان هەبێت ئەو والێکە خستنەلوکی زیاترە بێت ووالێکە دوکانداران بە ناچاری نرخداگر بکەمەکەەوە بەڵێ سپاس دەکەم کاک عەباس بین و لابەرز سەبارەت بەوەی چی بکرێ بۆ ئەوەی کە نرخ بەرز نەکرێتەوە ینی چارەسەر چیەوە ئەرکی حکوومەت چییە؟ وەکو لە سەرەتای قسەکانیش ئاماژەمان پێکرد بە چەند خاڵێک یەک لەوانە حکوومەت دەبێ ڕێگا یاخود بڵێن هاوکاری و ئاسانکاری زۆر بکە بۆ ئەوەی ڕێگا بەو شتومەکانە بدرێت کە مەسەرەن ئێمە وەکو سەرەتا باسمان کرد کێشەیەک لەوە هەیە لە وڵاتی ئێمەیە بەرهەمی خۆماڵی کەمە دەبێت ڕێگە بەوە بداتن ئەو مادانێک کە بە فعلی بوونی نییە ناکرێ هەر ڕێگر بێتن لەوەی کە ینی بڵین ڕێژەکەی کەم بێتن و لە ئاست پێداویستی خەڵکدانە بێتن و ئێزگاری ئەوەی تر هەیە کە بەرزە بێتەوە پێش ئەوە بەڕاستی دەبێت گرنگجی بە بەرهەمی خۆماڵی بدرێت تا ڕادەیەکی زۆر هەوڵ بداتن ئەمە بکاتن سێ ئەوەی کە باسم کرد مەسەلەی ئەم بەرهەمە خۆماڵیانە حکوومەت بتوانێت سەرافەتی بکات لە ڕێگەی خۆیەوە بەڵام بەهۆی ئەو قەیرانە داراییە تا ڕادەیەک حکوومەت ناتوانێت بەرهەمەکان ئەگەر هاوردەش دەکات لە ڕێگەی خۆیەوە هاوردەی بکە نرخی مەحدود یاخود بە نرخی خۆیەوە ئەمە لە زۆر لە وڵاتان هەیە کە بۆ ئەوی کۆنتترۆلی بازاری پێ بکاتەوە ئەمە دەکاتن چاودێریکردن بەڕاستی وەکو دکتۆر باسی کرد ئەمە خاڵێکی زۆر میمە لە دوورەوە چاودێریکردن میمە نەک دابەزینە ناو خەڵکەوە و خاڵێکی زۆر میمیشەوەیە بەڕاستی من دووبارەشی دەکەمەوە مەسەلەی خەڵک هۆکارە بۆ ئەوەی بازار جوولەی تێبکەوێ بۆ ئەوی بازار ڕابوەستێ بۆ ئەوی بازار گران بێ نرخەکە بەڕاستی خەڵک وای دەکاتن بۆیە خەڵک کاتێک کە دەچێتە بازار بە گوێرەی پێداویستەکانی خۆی شتومەک بکات. بەڵێ بەرز عەباس محەممەد ئەندامی ئەنجومەنی پارێزگای هەولێر زۆر سپاس بۆ بەڕێستان کە لە هەولێرەوە لەگەڵمان زۆر سپاس بۆ ڕێک لە بەرزان بەختیار عەبدوڕەحمان قایمقامی سلێمانی و دکتۆر خالید حەیدەر مامۆستای زانکۆ پسپۆڕی ئابووری کە بەڕێزیشان لە ستودیۆی سەرەکی لەگەڵمان سپاس بۆ ئێوە بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.